دەچینە لای تەوەرێکی تر لە تەوەرەکانی بەرنامەکەمان باس لە ڕێکخراوی کانگا دەکەین کە لە یادی 20 ساڵی دامەزراندنینا کە 20 ساڵە خزمەت بە زمانی کوردی دەکات. ئەم ڕێکخراوە کۆنفرانسێک ساز دەکات، کۆنفرانسی یەکنووسی و ڕێگنووسی و دەستورێکی یەکگرتووی زمانی کوردی. ئەم کۆنفرانسا لە لەندەن ساز دەکرێت بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کۆنفرانسە و وردەکاری زیاتر لەسەر کۆنفرانسەکە میوانداری عەدنان عەبدوڵڵا جێگری بەڕێوەبەری ڕێکخراوی کانگامان کردو لە لەندەنەوە لەگەڵمانە. کاک عەدنان سڵاو لێ بێ، بەیانیت باش. جا هەر سەرەتا دەمێت لەوە دەست پێ بکەم کە ئەم تایتڵەی داتان ناوەکە یەکنووسی و ڕێگنووسی دەستورێکی یەکگرتووی زمانی کوردی، ئایا توانراوە ئەوە بکرێت و ئامانج لەمە چێ بۆچی ئەم تایتڵەتان بۆ ئەم بابەتەدا فەرموو. بەڵێ سپاس بۆ کورسان، بەیانی ئێوەش باش، ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرە ئازیزەکان هەیە. قوربان، کۆنفرانسی زمانی دایک کە دووهەمدانەیانە تەواوکاری کۆنفرانسی یەکەمە کە پارسال ڕێکخراوی کانگا 22 بۆ 23 مانگی 6 2024 لە 2 ڕۆژە لە لەندەن لە 2 زانکۆیە ئەنجامیە. پارساڵ ئێمە باسی دۆخی زمانی کوردیمان کرد. ئێمە بۆیە ئەو پرسەمان وروژان بۆ ئەوەی لایەک لە زمانی کوردی بکەینەوە. لاکردنەوەکە بەم حاڵە دەست پێ ئەکا کە تایتڵی ئەم کۆنفرانسی دووە دروست نووسینی زمانی کوردیە، بەڵام یەکنووسی و ڕێگنووسی و دەستوری یەکگرتووی زمانی کوردی ئەم دوشمەی دکتۆر مامۆستای بەڕێز دکتۆر فەریاد فازیل عومەرە. ئێمە پرسەکەمان و ڕوژانوە ئێستا بەرەو چارەسەرکردنی ئەڕۆین. ئەوەی پەیوەندی بە ڕێکخراوی کانگاوە هەبێ پرسێکی بایەقدار هەڵەبژێرێ، دوایی کەسە شارەزاکان بانگهێشتەکە بۆ لەندەن بۆ ئەوەی بە یەکەوە ئەم بابەتانە پێشکەشکەن. ئەنی ئێمە بۆ ڕێکخراوی کانگا ئەمە نەک لە دەرگایان بێ لە پەنجەرە ئەین بۆ ئەوەی بڕۆینە ناو دروست نووسی زمانی کوردیەوە، لەبەر ئەوەی هەم کێشەیەکی پانوپۆرە هەم کێشەیەکی قوڵ و هەمە جۆرە. کاک عەدنان سڵاو لێ بە دووبارە. چاوەکەم ئەگەر بکرێ پێم بڵێ، یعنی ئێستا ئەو مەترسیە هەیە کە و ڕێکخراوی کانگا هەستاوە بە دووەمین کۆنفرانس بۆ یەکنووسی و ڕێگنووسی، ینی مەترسیەوە هەیە لەسەر زمانی کوردی کە پەراوێز بخرێ یاخود بشێوێنرێ. بە دڵنیاییەوە ئێمە پارسال بۆیە چوین بۆ دۆخی زمانی کوردی بۆی لە دۆخەکە تێبگەین. ئایا هەڵە بەهێزەکانی چییە، لاوازەکانی چییە لە بەرامبەری ئەمە ئەو هەنانەی لەبەر دەمیایەتی کە خۆی باشە، خۆی بەهێزکە، خۆی پتەوکە، تایبەت کە زمانی کوردی بۆ خۆی زمانێکی دەوڵەمەنە، مۆسیقیە، نەرمە، زبر نییە، زاری هەیە، بنزاری هەیە، بەڵام پێویستی بەوەیە ئەم زمانە ڕێک بخرێ. بەڵێ مەترسیەکە هەیە، مەترسیەکە تایبەت لە باشووری کوردستان و لەبەرەوەی ئێمە مەترسیەکە لە چیایە کاک عەدنان، ئەگەر بۆمان شی بکەیتەوە مەترسیەکە لە چیایە؟ مەترسیەکە لەوایە ئێمە وڵاتێکین داگیر کراوین، دابەش کراوین، لەبەر ئەوەی زمان خاڵی هەرە سەرەکیە لە فەرهەنگە، خاڵی هەرە سەرەکیە کە نەتەوە لەگەڵ یەکە پێی ئەدوێ لە یەکتری حاڵی ئەبێ ناقی خۆی پێ دەرەبڕێ. بۆیە ئەوانەی کە نەیاری ئەم گەلی کوردن ئەمانە شەڕی ئەو زمانە ئەکەن. بۆیە ئێمە لە بڵین لە حاڵەتی ئالینگاریین بۆ ئەوەی ئەو سیاست و ئەو نیازە خراپانەی نیارەکانمان هەیەە بەرامبەری ئێمە ڕادەیەکی بۆ دانین. باشە کاک عەدنان، کۆنفرانسی پارساڵ ڕاگرتن بوو، بژانەوە بوو، گەشەی بەردەوام. جا هەڕێ کاک عەدنان ویستم پرسیاری بکەم، وەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئەمە دووهەمین کۆنفرانسەکە دەکرێت بۆ زمانی کوردی. ئایا لە ڕێگەی ئەم کۆنفرانسانەوە توانیوتانە خزمەت بە زمانی کوردی بکەن؟ بڵێ توانیومانە. یەکەم دەرەنجام و لێکەوتەکانی چی بوون؟
بەسەر چاو پارساڵ ئێمە کە ئەو کۆنفرانسەمان ڕێخست کۆمەڵێ زات لە کوردستانەوە هاتن کۆمەڵێکی تریش کە ژمارەیان 6 بۆ 7 کەس ئەبوو لە دووەلی سکەندیناڤیەوە هاتن لەگەڵ کۆمەڵێکی تر کە لە بەریتانیا بوون ئێمە ویستمان بڵێن ئەو دۆخەی خراپەی لە باشووری کوردستانە هەیە بە بەراوردکاری لەگەڵ دووەلی سکەندیناڤی و بەریتانیا ئێمە ئەڵتەرناتیڤمان هەیە بۆ ئەوەی ئەگوزەریە لەبەر ئەوە ئێمە کە کۆنفرانسەکەمان کرد راپۆرتمان تەقدیم بە حکوومەتی هەرێمی کوردستان کرد وتمان ئەمە کێشەکەیە ئەمەش چارەسەرەکەیە تا چەند گوێتان لێ گیرا یعنی کاک عەدنان کە ئەم پرۆژەیەتان تەقدیم کرد تا چەند گوێتان لێ گیراوە تا چەند وەکو ڕێکخراوی کانگا بە دوای ئەم کەیسەوە ڕۆشتن ئێمە بۆ ئێمە ئەوەی گرنگە ئەمە ئەرکێکی گەورەی سەرشانمانە بۆ چونکە ڕێکخراوی کانگا لەلایەک کاری پەروەردە و فێرکردن ئەکا لەلاکەی ترەوە کاروباری فەرهەنگەکە زمان ئەو بەستەرەیە بەستێنەیە کە ئەم دوانە بە یەکەوە ئەبەستێتەوە بۆ ئێمە ئەمە ڕوانین استراتیجیە کاری خۆمان ئەەکەین و دای ئەنین کە دای ئەنین پارساڵ ڕەوانەی هەرێمی کوردستانمان کردووە پێمان وتون ئەمە کێشەکەیە ئەمە چارەسەرەکەیە بە نمونە ئێمە گەیشتینە ئەوەی کە کتێبی ئەلفبێکەی مامۆستا فەریاد فازیل عومەر کە بەرمەبنای ئەلفبێکەی مامۆستای گەورە باڵدار دایناوە بەڵام بە شێوەیەکی مۆدرن هەموو پرینسیپە نوێەکانی تیا ڕەچاو کردووە و لە ڕووی تەکنۆلۆژیشەوە مناڵی ئێمە تایبەت لە هەندەران بە شێوەیەکی گشتی لە کوردستان لەم کتێبە تێ ئەگەن حاڵی ئەبن ئێستا ئەوەی ئێمە ئەزانین هەوڵی دکتۆر خۆی بێ ئاوەڕانەوە بێ یا بە جۆرێ لە جۆرەکان راپۆرتەکەی ئێمە بێ گرنگ ئەوەیە ئەم جۆرە ئیشوکارانە گەورن پێویستی بە هەماهەنگی هەیە پێویستی بە کۆمەکەیە ئەوەی ئێمە بۆی بڕۆین ئەگەر ساڵی داهاتوو وردە وردە ئەو کتێبی ئەلفبێیە بخرێتە پۆلی یەکەوە لە دوای پۆلی یەک هیچ دوی بە دوایە بێ بەو پێیە ئێمە باوەڕمان وایە ڕێکخراوی کانگا باش یعنی کاک عەدنان ئێوە سەر لە نوێ ئەلفبەی کوردیتان نووسیوەتەوە بە سوودوەرگرتن لە ئەلفبێکی مامۆسا باڵدار و ئەوان قوربان ئێمە خۆمان ئەو شتانە ناکەین وەکو خۆمان بەڵکو شارەزایەکی وەکو دکتۆر فەریاد فازیل عومەر و هاو جۆرەکانی ئەوان ئەیکەن ئەزانم یعنی ئەم شتە کراوە ئەم هەنگاوەتان هەڵهێناوە ئەم ئەلفوبەی کوردیەتان یاوە بە حکوومەت کە بڵێن با ئیتر لەسەر ئەم ئەلفوبەیە خوێندنی کوردی بخوێنرێت قوربان ئەم هەوڵەی دکتۆر فەریاد فازیل عومەر دەیان ساڵە هەیە کێشە لە هەرێمی کوردستانە ئەوەیە درەنگ بە پیر ئەم ئیشوکارانەوە ئەچن بەڵکو لەبەر ئەوەی سیستمی پەروەردە لە کوردستان سیستمێکی کۆنا و ئاور لەو هەموو پێشکەوتنانە نایەتەوە کە لە دنیای ئەمڕۆیە هەیە ئەمڕۆ کاتی زیرەکی دەستکردە دکتۆر فەریاد فازیل هەر هەوڵی بەردەوامی یاوە ئێمە پشتیوانی ئەو هەوڵە ئەەکەین لەبەر ئەوەی باوەڕمان بەو هەوڵە هەیە کە هەوڵێکی زانستیە خۆشبەختانە ئێمە لە مانگی نۆوە ئەم کتێبە لە بەریتانیا لە 6 خوێندنگە و لە 7 پۆلی ئۆنلاین ئێمە جێبەجێ ئەەکەین پراکتیکی ئەەکەین خۆشبەختانە بەرهەمەکەی گەشە ئێمە گەشتبینین بەرامبەر ئەم کتێبە بۆیە یعنی پێشنیازی ئەوەکەین حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت وەزارەتی پەروەردە ئاوڕێکی جدی لەم هەوڵە باتەوە چونکە مناڵی ئێمە لە ڕووی تەکنۆلۆژیەوە و لە ڕووی نوێکاریەوە بەم کتێبە پەروەردە ئەبێ ئەچێتە پێشەوە و پێویستە ئەو مامۆسانەی ئەم وانێژەڵێنەوە لە ئاستی ئەو مادانە بن لە ئاستی گەیاندنی ئەو مادە مۆدەرە نەبن لە کاتێکە ئەو کتێبەیە ئەو پەڕاوە
وەکو ئەوەی مامۆستا باڵدار دابوو ریت و شتە جوانەکانی کوردەواری لە بەرچاو گرتووە کەواتە ڕەسەنایەتی لەگەڵ تەکنۆلۆژیای نوێ و ڕوانینی نوێ بۆ پەروەردە و فێرکردن و فەرهەنگ باشە کاگەدان وابینەوە سەر باسی کۆنفرانسەکە باسی بانگێشت و ئەم بابەتانت کرد کێنەوانی کە بەشداری ئەم کۆنفرانساکەن لەسەر چ مەرجێک بانگێشتان کردوون ئایا هەموو کەسێک بۆ یە بەشداری ئەم کۆنفرانسە بکات و ئایا ئەوانی کە بەشداریەکەن تەنها لە ناوخۆی لەندەنان یاخود لە ناوچەکانی تر و لە وڵاتەکانی تریشەوە بانگێشتان کردوون؟ بەڵێ ئێمە ئەم کۆنفرانسا 6 زات بەشداری تیاعکا کە لە کوردستان وەیەن دکتۆر فەریاد فازڵ عومەر کە بۆ خۆشی دایما زۆرجار لە کوردستان و لە ئەڵمانیا لە هەمان کاتە دکتۆر هۆگر بەحمود فەرەج کە لە کوردستانە دکتۆرە شیلان عومەر کە ئەمانە هەمووی مامۆستای زانکۆن و پرۆفیسۆرن و هەروەها بڵین ئەزموونێکی قوڵیان لە بوارەکەیە هەیە دێزگە لە بڵێ لەمان لە دووهۆکەوانە پرۆفیسۆر دکتۆر عەبدولوەهاب خالید موسا بەشدارە هەروەها لە هەولێر یاخود لە کەرکووکەوە کە جیاوازی نییە بۆ ئێمە مامۆستا خەلیل بەشدارە بێن ئەمە ئەوانە لێرەش ئێمە ئەو شتانەی کەوا هەمانە بە شێوەی وتار بێ یا لە بینەکانە بێ بابەتێک کە ئەم دروست نووسی زمانی کوردیە ئەباتە پێشەوە پشتیوانی ئەتا تەقدیمیەکەی ئێمە هەوڵمان ناوە بابەتەکە ئەوەنە بایەخی پێبین خەڵکە شارەزەکانی بۆ ئەهێنین ئەمان وتوێژەکەن کە کۆنفرانسەکە تەواو بوو دیارە پەیامێکی کۆنفرانس دەرئەچیە و هەروەها راپۆرتێکی تایبەتیش دەرەچیە کە ئەیرێ بە شوێنە بەهادارەکان ئەو شوێنە بەهادارانە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەبێ یەکەم وەزارەتەکانی وەردەن مامۆستا عەدنان پەروەردەییانن کە ئەتوانن لەم سەرچاوەیە سوود وەرگرن و ئیتر ئەمە بە شێوەی بەخشین وەرگرتن بە شێوەیەکی سپرنگی ئەتوانین ئەم پرسی زمانی دایکە بیبژێنینەوە بە سیستماتی بەرەو پێشەوەی بەری مامۆستا عەدنان جەنابتان لە بەریتانیان و لە لەندەنن لە پایتەختی ئەو وڵاتەن وڵاتێکە مێژوویەکی هەرە کۆنی هەیە لە شارستانیەتی جیهانە نەک لە ئەوروپایە هەوڵتان ناوە سوود لە شارەزایانی بواری زمانی بەریتانی وەربگرن لەو کەسایەتیانی کە لە بەریتانیا لە بواری زمانە خزمەتەکەن بتوانە سوودی لێ وەربگرن بۆ ئەم ئەلفبەی کوردی کە بەتەمان ئیشی لەسەر بکەن؟ قوربان پرسیارەکەتان زۆر بەجێیە ئێمە وەکو ڕێکخراوی کانگا ڕێکخراوێکی خنجیلانین لە ڕێکخراوی کانگایە فوڵتایم پارتایم ئیش ناکا ڕێکخراوەکەتان خنجیلانەیە بەس ئیشەکانتان گەورە و ئیشەکانتان جێی دەستخۆشیە بۆ تەواوی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەەکەم لەبەر ئەوەی متمانەمان بە خۆمانەوە لەبەر ئەوەی ئێمە لە وڵاتێکی پێشکەوتووە ئەژین پێشکەوتویی وڵاتەکە ڕنگانەوەی لەسەر ئێمە دروست کردووە ئێمە لە وڵاتێکە ئاژینۆک و فەرمووتان پێشکەوتووە هەموو پێشکەوتنەکانی ئەم وڵاتە ئێمە لە ڕێکخراوی کانگا بە تەکنۆلۆژی و بە هەموو شتەکانی تر ئەیخێنە خزمەتی مناڵەوە ئەمە خاڵی دووهەم مناڵ لە بەریتانیا ئەژی بۆیە ئێمە ئەبێ کوردی و ئینگلیزی بە شێوەیەکی هونەرمەندانە تێکەڵ بێ مامۆستاکانی ئێمە ئەبێ ئەم دوو زمانە بزانن بۆ ئەوەی بتوانن هونەرمەندانە ئەرکەکەی سەرشانیان بگەێنن و ئێمە مادەم لە وڵاتین حتا مناڵ کەیەتە خوێندنگە بۆ لای ئێمە لە مەکتەبیەکی ئینگلیزی پێشکەوتووەیەت ئەگەر خزمەتەکانی ئێمە هاوتای ئەوە نەبێ مناڵەکە ڕەنگە شێوە ساردیەکی تیا بەدی بێ ئێمە کارێکمان کردووە مناڵان بۆ خۆشیان بەشدارن لە ئیدارەکردنی بابەتەکانە وەکو ئێستا ژەزانین دنیای ئێستا مامۆستا زەمینە خۆش ئەکا بۆ ئەوەی مناڵ بەهرەکانی هەرچی هەیە خۆی بیهێنێتە دەرەوە لە کوردستانە ئەمانە
ناتوانم بە هیچ جۆرێ بڵێم نییە بەڵام کزە ئەگەر هەش بێ کەمە ئێمە ئەبێ ڕوانینی سەردەم بۆ پەروەردە و فێرکردن بگرینە بەر تەکنۆلۆژیایی بەڵێنەتە مناڵ ئامادەیەکەی تایە عەجەبە وەزارەتی پەروەردەی بەڕێز ئەم کارە ئەکا دامەزراوە پەروەردەیەکان ئەمە ئەکەن سەرپەرشتیارانی پەروەردەی لە کوردستان هەر بە تەمزە کلاسیکیەکە ئیژەکەن یاخود ئەو هەموو کۆبوونەوە و ئەو هەموو بڵێن لێپاوش لە کوردستان هەیە بەڵام لەسەر ئەرزی واقع یا گۆڕانکاریەکە زۆر باش مامۆستا عەدنان ئێمە لەبەرەوەی کاتەکەمان کەمەوە ئیشەکەی ئێوەش تا بڵێ ئیشێکی گەورە و خزمەتێکی گەورەیە بۆیە دڵنیا بە لە بەرنمەکانی داهاتووە لەگەڵ تابین و لەگەڵ ڕێکخراوی کانگا شابین بۆی قسە و باسی زیاتر بکەین و لە ڕۆژی کۆنفرانسەکەشتانە هەر لەگەڵتانە بەردەوامە بین و بەرنامەمانە دە زۆر سپاس بۆ مامۆستا عەدنان عەدنان عەبدوڵڵا جێگری بەڕێوەبەری ڕێکخراوی کانگا کە لە لەندەنەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ تۆ دووبارە.